بسم الله الرحمن الرحيم وبناوي خواي بخشنده ومهربان اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد صوتا لبي بنراني خوشويست خوشحالم جارێکی تر لە مانگی پیرۆزی مەولود بە ئێوەی خۆشەویست لە شەشە جوانەکەی پێیام شاد بوومەوە ئەوەی کە لە دوامەوە دەیبینن ئەمە ئەو دیاردەیە کە هەموو ساڵە لە مانگی مەولود لە شاری هەولێر و سەرتاپای هەولێریەکان دەڕازێنێنەوە بە سەڵاوات دێدان و بە هەڵواسینی شتی پۆستەراتی تایبەت بە یادی مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەمڕۆ من بە پێویستی دەزانم بچمە نێو خەڵکەوە خەڵک چۆن پێشوازی لەم ڕۆژەیە دەکات خۆ بزانین لەم مانگەیەدا پێویستە ئێمە چی بکەین و چۆن فەرمودەکانی پێغەمبەری خوا زیندوو بکەینەوە دەچم بزانم ئەو هاوڵاتیانەی کە دەیان دوێنم چ سیفاتێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم ئەوان زۆر پێی سەرسامن بێگومان پێغەمبەری خوا خاوەن کۆمەڵێک کردار و سیفاتی زۆر جوانە بەڵام بزانین بێگومان هەر هاوڵاتیەک بە شتێکەوە زۆر سەرسامە با ئەوانتان بۆ بدوێنین بزانین ئەوان بەچیوە سەرسامن لەگەڵمان بن و بینەرمان بدن پێغەمبەری خوا کۆمەڵە سیفاتی هەیە تۆ بە کامل لەم سیفاتانی پێغەمبەری خوا زۆر سەرسامی نەرمونیانی سیفاتی ڕاستگۆیی دەستەشی ئەمینی هەوا بە نەرمونیانی لێبوردەی ئەتۆ گە سونەتەی جێبەجێ نەکەی و سەڵاواتەی لێ نەدەی و سیواکەچی نەکەی با قەرەباغی بێ قەرەباغی بۆ چییە؟ ئەو کەسە کە هەموو ڕۆژێ هەزار سەڵاوەت لێ بدا پێویست بە هیچ ڕۆژەشی ناکە یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زیندووکردنەوەی سونەتەکانی هەومان دەبی ڕێوشوێنەوی ئیدامە بدەین بەکاری چاک بکەین دەبێ هەمی کات و ساتی ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم بناسین دەبێ هاوڵاتیان چۆن پێشوازی لە مانجی مەولود بکەن یان چۆن یادی ئەو مەولودە بکەنەوە واللهی پێشەشی بە خێراتتان دەکەم یادی هەر بۆنەی ئیسلام مەسەلەن بۆ یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆنەیەکی گەورەیە بەڵام ئەویش بە شێوەیەک بێت لە دەرنەچی لە شەرع بەڕاستی هەندێک شوێن مەسەلەن دەرەچێت لە شەرع و مەسەلەن وەکو حەیران گۆتنی لێ هاتووە ئەندێک شتە ئەمە لەگەڵ ئەو ڕێیە نیم بەڵام بۆنەیەکی جوانە حەزەکەم پێشوازی لێ بکەن شار بڕازێنەوە یان مەسەلەن دوکاندارەکان شتکەن شیرینی بدەنەوە شتێکی جوانە بەڕای من وڵای یارکردنەوەی مەولود یعنی هەموو ساڵە یاد دەکرێتەوە هیچ کات بەشداری ئەو بۆنە یادێت کردێەوە تایبەت کە لە هەولێر بەڕێوە دەچێت و سەرتاپای ئەو هەولێرە هەموو خەڵک بەیەکەوە دێتە دەرەوە بەرێ بەشداریمان کردێ بەرێ هەستێکی چۆنە هەیە کە بەشداری وڵای هەستێکی خۆشم هەیە ئەو مانگەکە جیاوازە لەگەڵمان کەندی مانگەی زۆر خۆشە خەڵک هەمووی دێنە دەرێ دەبینم ئەلاگەیەکت تایە پێم وا بێ ئاڵای لۆگۆ و ئاڵای پێغەمبەری خوای تێدا صلی الله علیه وسلم ئەمە بۆ چییە و بۆ چیت کڕیوە؟ والله ئەمن هەموو ئەسارە عادەتی خۆم وایە هەر لەبەر دەرگای ماڵی خۆمەوە دەڕازینمەوە هەموو ساڵێ هەموو ساڵ لە خۆشەویستیت بۆکوێ بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم هەرەوە نییە ئیتکەشە ئەوەیە یانی ئەوە هەر لەبەر دەرگای ماڵی خۆ تۆ ئەرێ وەڵڵە هەر ئەوانە من هەمووی خۆم دەست پێ دەکەم هەر لە بە کوڕەکەشم چاتیمە قات و جەمەدانی بۆ داناوە گۆتی ڕۆژی مەولود بە قاتی کوردی نەبینیان بازار ئارێ وەڵڵا ئەوە جەمەدانیەکەی و لۆگۆیەکەشم بۆ داناوە مانگی مەولود چۆن یاد دەکەنەوە ئێوە بەگشتی مانگی مەولود هەموو ساڵی یادمان کردوتەوە یادەکان چۆن سەڵاوات بە سونەت خۆشەتەوە نێت و بێ بازاری قەرەباغچ پێیا بکەی و بێ ئیسفادە ئەتۆ گە سونەتەی جێبەجێ نەکەی و سەڵاواتەی لێ نەدەی و سیواکەچی نەکەی با قەرەباغی بێ قەرەباغی بۆ چییە؟ تا گرنگەوەیە تۆ چی دەکەی گرنگەوە نیە چەند قەڵە باڵغ دەکەی مە بەستەم وەیە بەڵێ بۆ ئەوێ وایە سونەتەی جێبەجێ بکەی وەڵڵاهی ئەو یادا هەر کەسە بە شێوازەشی یادی دەکاتەوە بەڵام ئەو کەسە کە هەموو ڕۆژێ هەزار سەڵاوەت لێ بدا پێویست بە هیچ ڕۆژەشی ناکە ینی مەرز نییە بەس ئەم ڕۆژێ ئەو ڕۆژە بەڵام ئەو ڕۆژە وەکو ئەوەیە کە ئەمە کەسەکە بە دەستی مەیگرێت لە تاریشی ئەمە هینایەتە ڕۆناچی یعنی ئەوە سەری هەموویتی ئینسانەکە بێوی نەبایە بەڕاستی هەمووی ئینسانێک لە تاریشی دەژی تاکو ئێستا زۆر کەسمانی لە هەولێرش لە تاریشی دەژی بەڵام کەسەکە ئەو کەسەیە کە دری کاوێن بی بەرابەر هەمووی ئینسانێک وەکو تاکێکی مسلمان زۆر دڵخۆشم بە یادکردنەوەی ئەم ڕۆژە پێی سەرسەر هەموو تاکێکی مسلمان یادی ئەو ڕۆژە بکەتەوە کە ڕۆژی زۆر گەورەیە ڕۆژی دابوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێویستە یادی ئەو ڕۆژە بکەینەوە بەشداری مەڕاستیمەکان دەکرێتەوە کە لەم ساڵانە دەکرێتەوە خەڵکی لێری نا خەڵکی ئاکرێمە بۆ خەڵکی لە دەبەرەکەیەوە چۆن یادی دەکرێتەوە خەڵک چی دەکات لەم ڕۆژەیە وەڵاهی لە ئەم بەخۆ لە گوندیمە ینی هەموو مارێک دەستی ئاشای دەکەن وەستەن کێک و ئەو شتانە شیرینی دابەش دەکەم بەسەر مارانەوە بەڕای تۆ چۆن یادی پێغەمبەر بکرێتەوە
تۆکە لەم یادەیەک ئێستا نزیک دەبینەوە لە مەولود تۆ چیەکەیت و چۆن بەشداری مەراسیمانەکەیت؟ سلااو لەو ڕۆژێکە ساوەڕێی یەک ساڵە تەبان ئێمە خەلکی کوردستان و هەولێر بەڕاستی زۆر لێیان ڕازنیە لە ڕۆژی مەولد نەبەوی و ئەو یادەی دەکەنەوە لە باو با پێیان مایتەوە. زۆر سپاسان دەکەم دەستخۆشتان دەکەم بۆ ورژاندنی ئەم بابەتە کە چەند ڕۆژێکمان ماوە بۆ ئەم یادە پیرۆزە. بەڕاستی یادی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم یادێکی زۆر گەورەیە، بەڵام پێویستە زێدەڕوویتیان نەکرێت. زێدەڕوویەکان وەکو هاوارکردنە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا لە هەندێک شەعر و ئەوەی کەوا دەخوێندرێتەوە لەو ڕۆژانە ینی زیادە ڕووی تێدا دەبینرێت بە تایبەتی لە شاری هەولێرکەوە بە شاری ئەوە ناسراوە یادێکی گەورە دەکاتەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام دەبێ ئاگادار بنکەوە چۆن ئەم یادە دەکەنەوە. لەبەر خوا لەبەر خاتی پێغەمبەر دنیادانایە دوژی خوای لەسەبی ئەمن یادی دەکەمەوە بە تەنیام کردبیتەوە ڕۆژی یەکشەمە ئەو شەموە ئەلەو ساعەی هەزاران دۆست و برادەرم تێگەیاندیە بە قەوەتی خوا یادێکی دەکەمەوە ئەو یادە هیچ ساڵێک نەبیتن و هەولێریش بەعام بەڕاستی زۆر یادەکەی بە تەواوی دەکەنەوە و دەستخۆشی لە خەلکی هەولێر دەکەم. باشە دەڵێن هەولێر بەوە ناسراوە کە شاری سوڵتان مزەفەری و شارێکی دیتر شارێکی دیندارن. ئەم خەڵکانەی کە لە هەولێر دەبینن کەس بانجیانەکە یاخود هەمووی لە خۆشەویستی پێغەمبەر دێنە سەر شەقامەکان. بەرێ سال بە سال خۆزکەم بە پار زۆر ساڵانی پێشوو ئەوە بوو، بەس ئێستا کە ئەمە هەنمان بیانی ناودایە وەڕی ئەوەی بڕێک زۆر تێیدایە ئەمان ئێمە بەجێوان ناکەین هەولێریەکانمان و هەموو مسلمانەکانمان ئەو یادەی دەکەنەوە پڕ بە دەرمان. پێغەمبەری خودای پێغەمبەرێکی زۆر گەورەیە صلی الله علیه وسلم، هەومان دەبی ڕێو شوێنەوی ئیدامە بدەین، بەکاری چاک بکەین، خولاسە هەموو یەکتر بگرین کە مەسەلەن پێغەمبەری خودای سیانشی زۆر گەورە بووە، ئینشەڵڵا لێو ڕەسمەکانی ئیدامە بدەین بە دروستی. خەڵکی ڕۆژهەڵاتیت؟ بەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتم. باشە ڕێوڕسمی لەدایکبوونی پێغەمبەر یان مەولود نەبەوی لە ڕۆژهەڵات چۆن بەڕێوەچێت؟ والله هەموو ساڵەیە بەرنامەیەکی زۆر خۆش زۆر بەدەستە جەمعی زۆر محتەرەم بەڕێوە دەچێت. چیەکەن زیاتر لە ڕۆژهەڵات چیەکەن؟ لێرە شیرینی تەوزیعکرێت و خەڵک بەیەکەوە کۆ بێتەوە و ئەناشیدە دینیەکان هەڵێن، لەوێ چیەکەن؟ والله لەوێش جەژنێک بەرپا دەبێ بە نێوی مەولود نامە دە مزگەوتەکاندا جەمع دەبنەوە، شیرنی پەخش دەکەنەوە، خولاسە سڵاواتی لێ دەدەن، یادێک لە زیکری خودای دەکەن. وەڵام هەموو ساڵ ئیشتەڵە لە گوندی خومان لە مزگەوت بە گەورە و گچکە دەچین دادەنیشین، یەک دوو مامۆستا بۆمان تێن شەعر و حەدیث دەکەن لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم، گەورەی پێغەمبەر بۆمان وەسفی دەکەن، بەحث دەکەن، دادەشی شیرێمەنی و باقلاوە و مەسەلە ئەو تشتانە تەوزیع دەکەن لەسەر هەموو ساڵێ لەو گوندا ئەمە حەوا دەکەین، شیرینی تەوزیع دەکەن لەسەر منداڵەکان وچی عید خرتێن بەشدار دەبن لە مزگەفت بە مەراسیمی پێغەمبەر صلی الله علیه وسلم. مزگەفتێک گۆلەشی لایە؟ مزگەفتێمە لە لای بەردەڕەشە لە گوندی کانسپان گەورە. ئەنی لە مزگەفت هەموو کۆ دەبنەوە ڕۆژێ؟ هەموو کۆ دەبنەوە بە گەورە و گچکە و جاحێل و هەموو. تا چەند دڵخۆشی لەوەی کە دووبارە چەند ڕۆژێکی کەممان ماوە بە یادی پیرۆز یان یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا شاد بینەوە. صلی الله علیه وسلم. سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم، پیرۆزبایی خۆم ئاراستەی خەڵکی عێراق و کوردستان بە تایبەتی دەکەم. هیوادارم ئەو ڕۆژە ببێتە مایەی خۆشگوزەرانی و دڵخۆشی بۆ گشت مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی. وەڵایی ئەو ڕۆژە بەڕاستی لەکنە من ڕۆژێکی مێژوویە، ڕۆژێکی زۆر خۆشە، دەتوانم برێم 100% لەگە ڕۆژەکانی کە لە دری من لە ناخی من جیاوازە. ڕاست ئێوە لە هەولێریشن، ینی لە ناو شاری هەولێر، شاری هەولێر فعلەنە و ڕۆژی تایبەتە، جد کە شوهای هەولێر چۆنە؟ بڕوان پێ بکە ئەو ڕۆژەی زۆر ڕۆژەشی تایبەتمەندیەکی خۆی هەیە، یعنی هەست پێ دەکەین کە لەگەڵ ڕۆژەکانی کە زۆر فەرقەیە بەڕاستی. نزیکە بین و لە یادی مەولود، یادی لەدایکبوونی یەکێک لە پیاوە هەرە مەزنەکانی زەوی، تا چەند دڵخۆشی
تاسم پێت خۆشەکە نزیگە بینەوە لە میادەیە هەموو ئیماندارێک هەموو مسلمانێکی سەر ڕووی زەوین دڵخۆشن بە میادا ئێمەش وەکو هەموو مەذهب و دینەکان ئێمە لەسەر دینی محەممەد زۆر دڵخۆشین زۆر ئاسوودێنی و ئینشەڵا داواکارم لە هەموو مسلمانان بەخێر و سڵاواتدان و خێر و حەسەنات ئەم یادە پیرۆزە جوان ڕابگرن و سەرکەوتوو بن. باشە هیچ کات بەشداری لە مەراسیمەکان کردووە بە تایبەت لە هەولێر کە ئەم ڕۆژە زۆر بە تایبەت بەڕێ بەڵێ ساڵانە بەشداریمان کردەوە 2 ساڵە لە شانزەوتۆ لێرین بەڵێ لێرە لەسەر قەڵای نوێی هەولێرەکرێن زۆر زۆر خۆش دڵە خۆشە کە دەبینی ئاوا هەموو خەڵک بەیەکەوە دێتە سەر شەق بە دڵنیاییەوە هەموو خەڵکی خاستە شاری هەولێر بە تین و گرۆشێکی زۆر گەرم و دڵخۆش و خێر و شەربەت تەوزیعکردن و چکلێ دەمانە زۆر دڵخۆشن. بینەرانی خۆشەویست دیارە گەرم و گوڕیەکی یەکجار خۆش بە شاری هەولێرەوە دیارە هەر لەو لافیتانەی کە هەڵواستراوە دەچیتە هەر کۆڵانێک لافیتە بۆ یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵواسیەوە دیار هەر کەسێکیان بە جۆرێک یادی پێغەمبەری خوا دەکاتەوە هەیە بە زیکر و هەیە بە بەشداریکردن لە کۆڕە جەماوەریەکان کە تایبەت بە پێغەمبەری خوا دەکرێت هەیەش بە بەشداریکردن لەو ڕێو ڕسمانەی کە لەسەر شەقامەکان بۆ یادی ڕەسوڵ الله بەڕێوە دەچێت و هەبووش پرسیمان وتی بە شیرینی تەوزیعکردن من یادی ڕەسوڵ الله دەکەمەوە من دەمەوێت لەگەڵم خەڵکێ بەردەوامە مەڵامە بجارە پرسیارێکی جیاوازیان لێ بکەم بزانین ئاخۆ پێویستە چۆن یادی بکرێتەوە ئەمە پرسیارەوە بزانین ئەوان سەرسامن بە سیفاتێکی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا بە کەمالەتی خۆی خاوەن سیفاتی زۆر نمونەی و جوان بووە بزانین هاوڵاتیە معجیبی سیفاتێکی پێغەمبەری خوانوە هەوڵیان داوە بەردەستەی بکەن لە ژیانی خوان من ئەوان زیاتر بۆ ئێوە دەدوێنم و ئێوە زیاتر بینەروبی سەرمان بن ینی زیندوکردنەوەی هەڵسوکەوتەکانی جێبەجێکردنی فەرمایشتەکانی ئەوە گرنگتر نییە لەوەی کە ئێمە گۆرانی بۆ بڵین یان سرودی بۆ بڵین ئەگەر بەس واقعەت باسی شرع بکەین با ئەو باشترە یەک سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر باشترە لەوەی بچی مەسەلەن ئەو گۆرانی وشتە وەکو گۆرانی لێ هاتێ بەڕاستی بە سەلاوە لێدان و بە کردا ئەوەکانیوی هەموو دەبی جێبەجێ بکەین سەلاوەتدان هەموو کاتێ دەبی سەلاوە لێدە بێ لە مەولود مەولوش بکرێتەوە ئەوە زیاتریش شتەکان دەبی باەخی پێ بدەیت پاش ئەو مانگەیش خۆ ئەوڕۆ لە دایک دەبی سبەینێ عەنێت و سونەتە چی بکەوە هەر یادی دایک بوونی هەر سونەتە و سونەت خۆ تو ڕۆژی سونەتی ئەو هیچ لە دایک دەبیتن تەنها ڕۆژە شەرت نییە خۆ شەرت نییە ئەو ڕۆژە ڕۆژی پێچی ئێستا والله ئینسان لە ماری خۆی دەتوانێت هەموو سەر دقەک نەگەی لە بەش لەو ڕۆژەشی ئەو ڕۆژەکە لە دایکبی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەداکو باوە بە قوربانی بم ئیلا ئەو ڕۆژە یادی بکاتەوە دەبی ئینسان لۆ خۆی بفکری بزانێت چێ دەستی گەتی لە تاریشێت و هینای تۆڕە ناچی کە ئینسانێک لە داکت بە ڕحمتر بلۆتو یعنی چما مادەم خدای گەورە لە قورئان دەفەرمێت مثلا بەحسی کردیا ئەرسلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ونیا کەواتە ئەمە چینە ینی وەسفی ئەو کابرایی بکەن ئەو پێغەمبەری بکەن ئەمە هیچم نیە لە ئاستیوی پێویستە لەسەر مەلاکان بیان مزگەوتن یادی بکەنەوە نوێژ بکەن سونەتی بکەن دانیشن باشە دەبێت تەنها ئێمە لەم مانگەیە پێغەمبەرمان لەبیر بیان لە تاوی مانگەکانی تر نا هەر دایم هەموو ڕۆژەکەن بەیادمان بیت والله يعني ئەگەر سەلاوات و شتیا و هەلێ بدەی ئەوە زۆر باشە بەس يعني ئەگەر لەبۆ خاتراوە يعني پەیدابووناوە لەبۆ مرۆڤایەتی و سەردەمی ئێستا لەبۆ نمونە گیانەوەرەچێ کوژیەوە بەحسی لە قسەشی نەمانێکی تاوزیعەکەی سەلاواتی لێ دەدەی زیکری دەکەی بەڕای تۆ چۆن یادی بکرێتەوە ئاگادار بن چۆن ئەو یادەکرێتەوە قسەی خۆتە پێم بڵێ چۆن ئەم یادە بکرێتەوە باشە بەسڵەوات لێدانەوە بە زیندوکردنی فەرمایشتەکانی مامۆستایەکانمان یادی دەکا قسەی بۆ جەماعەت دەکا مەسەلەن ئێمە پێویستە چۆن یادی بکەینەوە بەڕای تۆ ئێمەی خەڵک هەر کەس لە لای خۆی چۆن یاد بکرێتەوە چۆن یادی بکاتەوە باشە بەڕای تۆ وەڵڵا بە کاری چاکردن ڕێش و ڕسمی ئەو دەمی ئیدامە بدەین بزانین پێغەمبەری خوا چۆن بووە لە زیندەجی نامەکەی لەگەڵ خەڵکی چۆن بووە زیندەجی چۆن بوو ئەو ڕاوڕسمی ئیدامە بدەین بەڕای من ینی لەوانەیەوە ڕای زۆربەی کەسەکانیش بێکەوە یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زیندوکردنەوەی سونەتەکانی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم چی کردووە لە ژیانی لە کەوا ئەوە هەمووی میراتێکە بۆ ئێمە ماوەکەوە لەسەر ئەم ڕێچکەی ئەو بڕۆین بەڵام بەداخەوە ینی لە یادی مەولودی پێغەمبەر دەبینین بێشەرعیەکی زۆریش دەکرێت ئەمە جێگەی داخە بۆیە دەبێت ئێمە چی بکەین لە یادی مەولودی پێغەمبەر زیندوکردنەوەی سونەتەکانی بەڵێنی پێ بدەینەوە کەوا بەردەوام بین لەسەر ڕێچکەی ئەو ئەگەر لامانداوە پەشیمان بینەوە لەوەی کەوا لامانداوە بینە سەر ڕێچکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا ڕێچکەی خوای گەورەیە
پێغەمبەری بناسین بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند گەورەیە و چەند بۆمە گەورەی ئەو دیار بیتن بزانین ئەو چی کردیە بۆ ئەو ئومەتە ئەو ئومەتە لازمە ئەو وەفای هەبیتن بەرابەر ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنها دەبی لەو ڕۆژەی ئەمە پێغەمبەرمان بەیاد بێ دەبی هەمی کات و ساتێک ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم بناسین نەبەس ئەو ڕۆژە بەس ئەو ڕۆژە بەوەلە تاتیە ئەوەشی وەفاداری کە بۆ ئێمە بەڕای تو کو یادی بکرێتەوە باشە پێغەمبەری خوا بە خودێ یادی بکەوە موسالیکەوە بە بەرز ڕابگری بە سراوان لێدان ئەو ڕۆژەی کەوا لەدایک دەبیت زۆر سراوان لێ بدەین یەک بەخۆم وەکو گەنجێکی مسلمانی ئەو شارەی هیوام مایە ئەو ڕۆژە بێتە مای ئەوەی کە دڵخۆشی خەڵک و خۆم و هەموو مسلمانان و یادکردنەوەی ئەو ڕۆژەش هەر بە قسە نەبی هەر بە زوبان نەبیتن بەڕاستی یەک لەو ئەوانەی کە بابرێن بە گەورەی بزانین لەو ڕۆژەیدا تۆبەی نسوع بکەین بەڕاستی تۆبەی نسوع بکەین بیر لە کردەوە جوانەکانی ئەو پێغەمبەری بکەینەوە صلی الله علیه و سلم کەوا چۆن خۆشەویستی ئەو پێغەمبەری صلی الله علیه و سلم 1400 ساڵی کە وەفاتی کردیا چۆن گەیشتە لای ما ئاخۆ ئەو پێغەمبەرە صلی الله علیه و سلم چ سیفەتە ئەو سیفەتانەی چۆن بووە بوویتە مای ئەوەی کە ئەوڕۆ ئێمە خۆشمان بوێ ئەوڕۆ ئێمە سەڵاواتی زۆر لەسەر لێ بدەین ئەوڕۆ ئێمە بتوانین یادکردنەوەی ئەگەر بە لوقم و شیرینێک بیتن یعنی ئێستا زۆر جارێ ئەم جێم لێ بووە لێرە لێ دەرێن ئەو ڕۆژە من پێم باشە وەکو گەنجێکی بەڕاستی ئەو شارەی ئەمن ئەو ڕۆژەم پێ باشە لەبەر چ لەبەر نەوەکانمان مندارەکانمان کە بزانن 12 ڕەبیع الئەوەل ڕۆژێکی مێژوویە ڕۆژی لەدایکبوونی ئەو زاتە پیرۆزە بەیادی مەولود و چاکە و خێر و چکلێت بەخشانەوە شەربەت بەخشانەوە و سڵاوە لێدانەمانە زۆر زۆر باشە بۆی ئەم یادە لە ناخی هەمومانە بمێنێتەوە و هەموو ساڵانێ ئەگەر بتوانین تەنانەت ڕۆژانە ژیادی کەینەوە پێغەمبەری خوا کۆمەڵە سیفاتی هەیە تۆ بە کامل لەم سیفاتانی پێغەمبەری خوا زۆر سەرسامی نەرمونیانی سیفاتی ڕاستگۆیی دەستێکی ئەمینی هەوا بە نەرمونیانی لێبوردەیی ئەتۆگە سونەتەی جێبەجێ نەکەی و سەڵاواتەی لێ نەدەی و سیواوکەچی نەکەی با قەرەباغی بێ قەرەباغی بۆ چییە؟ ئەو کەسە کە هەموو ڕۆژێ هەزار سەڵاوەت لێ بدا پێویست بە هیچ ڕۆژەش ناکەم یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە زیندووکردنەوەی سونەتەکانی هەمومان دەبی ڕێوشوێنێوی ئیدامە بدەین بەکاری چاک بکەین دەبی هەمی کات و ساتێک ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم بناسین بە چ سیفاتێکی پێغەمبەر زۆر معجیبی جەنابەت وەڵاهی بە سیفاتی ڕاستگۆیی هەوڵت داوە سیفاتە لە خۆتەوە تەطبیق بکەی خودای بە حیسابی خۆم هەوڵم داوە بەس تا چەند وایە ئەسڵەن نازانم ئەوە خوا بەخۆی دەزانێ و خەڵکی دەوروبەریش دەزانێت وەڵاهی ئەوزا ئێوی هەر ئەم شتەکانی وەسف ناکرێتن وەسف ناکرێت ناتوانم ئەوەی بکەم قسەکەین بێکەم و هەمووی ئێوی وچیومان پێ ناکرێت و شتەکانی هەمووی پێوز ناکە بەعسکرێوی وەڵاهی بە هەموو شتێ چ هەیە برەی بەوی سەرسام نەبم باشە یەکێک لەو سیفاتانەی کە هەوڵت داوێ بەردەوام لە خۆت بەدی بکەیت سەڵاوات سەڵاواتی بەردەوام لێدا بەرێ پێغەمبەری خوا کۆمەڵە سیفاتی هەیە تۆ بە کامل لەم سیفاتانی پێغەمبەری خوا زۆر سەرسامی نەرمونیانی بەڕحم ئینسانێکی نەرمونیان بەڕحم لەگە منداڵ هەوڵت داوە سیفاتە لە خۆت بێنیت لەو خودای گەورە بە زیادبی نەرمونیانی لە خوای گەورە بە زیادبی نەرمونیانی نەرمونیان بەڵێ لە ژیان هەوڵت داوە تۆ ئەو سیفاتە لە خۆت بێنیتە جی وەڵاهی هەوڵم داوە بەس یعنی بەپێی پێویست بەڵێ باشە بزانم هاوڕێت بە کامە سیفات سەرسامە تۆ بە کامە سیفاتی پێغەمبەری خوا زۆر سەرسامی وەڵاهی سیفات وەچی برێن سیفات گەرەک سیفاتی زۆرە ئەگەر وەسفی بکەیت تەواو نابێت لەبەر سەروەری مرۆڤایەتیە و خواز دنیا لەبەر خاتیەوەی خەلق کردووە بەس یعنی ئەگەر باز بکەی ئەمینی دەستێکی ئەمینی هەبووە هەر پێش ڕاگەیانی ئانی پیرۆزی ئیسلامیش یعنی بێ بە کەسێکی ئەمین ناسراوە بە کە توجارەتی کردیە و یعنی خەرچی ئەو سەردەمی زیاتر بڕواژی زۆریان لێ هەبووە یعنی دەستێکی ئەمینی هەبووە لە بۆ نمونە ئەو معاملات و توجارەتی ئەو سەردەمی کە کردیانە کابراشی زۆر دەست پاکەوە ئێستا چۆن دەبینی لەناو کۆمەڵگای ئێمە لە چ ڕادێکدا بڕای تۆ ئەو سیفاتی پێغەمبەری خوا لە چ ئاستێکدایە واللهی ئەگەر برین نەمایە مایە بەس ئەگەر برین زۆریشە زۆر یعنی باشە الحەمدولای باشە وەڵی بەردەوامی لەسەر ئەو کارانی کردوێتی کەوا هەموو کۆمەلگاکەی دژی بووە دژمنی بووە لەو کاری کردوێتی بەڵام کە خوای گەورە پشت و پەنای بووە
ئەو کۆڵی نەداوە و هەروەها خوای گەورە سەرکەوتووی کردووە منیش کە دەبینم کارێک دەکەم خەڵک لەگەڵم نین بەڵام دەزانم کارێکی باشە و چاکە بەردەوام دم لەسەری با کەسی ژەگەڵم والله سفاتی زۆرن یعنی ئەمدە و شانەیدانیمە کە باڵ سفاتی بکەم چینکی سفاتەکانی بێ حەد زۆرن و بەڵام سیفاتێکی زۆر لای تۆخ یعنی زۆر جوانەگەەوە لە هەموو بەشەریەتە باە لە ڕاستگۆی لە نەرمونیانی لە دڵپاکی لە ڕێزگرتنی گەورە و گچکێت سیفاتێکی بەڕای تۆ زۆر جوان بوو والله بەدڵ نەرمیەکەی لەگەڵ خەڵکی چۆن بدووە یعنی سفاتی زۆر دە و شانەیدانیمە کە باسی بکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمی گەلێک زۆر بوو بۆ ئەو ئومەتە زۆر نەرم و عالیم بوو یعنی سەبری هەبوو یعنی لەگەڵ هەموو قەومەکان لەگەڵ هەموو جیلەکان زۆر بە ڕەحم و بە میێڕوان بوو بەڵێ ئەو برادرت بە چ معجیبە تۆ لەو هەموو سیفاتێک کە پێغەمبەر هەیەی لە نەرمونیانی ڕاستگۆی ڕۆحمەر وەکو ئەمە باسی کرد بە کامە سیفاتی زۆر سەرسامی بە نەرمونیانی بە نەرمونیانی سەرسامی بەڵێ هەوڵت داوە لە ژیانی خۆت نەرمونیان بی بە خودی ئینشاءالله جا ئێمەی موسڵمان معجیبی چه سیفەتێکی ئەو زاتە پیرۆزەی نینە بەڕاستی حەستان و داژنشتنی ئەو پێغەمبەرەی بۆ ئێمە ڕەحمەت و بەرەکەتە بەڕاستی هەموو سیفەتەکانی بوویتە مایە ئەوەی یعنی وەکو گەنجێکی مسلمان بوویتە مایە ئەوەی کە بەڕاستی سەرنجمان ڕابکێشیتن کامە سیفاتی زۆر پێی سەرسامی هەوڵت داوە لە ژیانی خۆت تەطبیقی کرد ڕاستگۆی نەرمونیانی یعنی خۆشویستنی هاوڕێکانی ڕەفەقاتی لەگەڵ هاوڕێکەکان ینی ئەو هەموو سیفاتێک هەیەی وەڵی لە ڕاستی لێبوردەیی چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک لە سیفەتەکانی کە گەیشتە ئەو ڕۆی ما کە ئەمە خۆشمان بێ لێبوردەیی بووە چکە لێبوردەیی بوویتە هۆکاری ئەوەی ساڵەهای ساڵە ئەو زاتە پیرۆزە ئەو ڕۆ ئەمە خۆشمان بێتن و هەل لە ناو دڵیشمان زۆر ینی معجیبی یەک سفات محەبەت و خۆشەویستی کەسایەتی ئەمە زۆر لە خۆشەویستە باش هەوڵت داوە تۆش لە نێوان خۆشەویست لە نێوان خێزانە لە نێوان هاوڕێکان ئەو خۆشەویستیە بەرپا بکەیت بەڵێ زۆر بەدڵنیایشە بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست دیارەوەی بینیتان هەرێک لە هاوڵاتەکانی شاری هەولێر بە زۆرێک وەسفیان ڕۆژەی دەکرد و بە زۆرێک هەست و نستی خۆی لەم ڕۆژەیە دەردەبڕی دیارە هەیان بوو باسیەوەی دەکرد کە بە شیرینی تەوزیعکردن پێشواسی لەم ڕۆژەیە دەکە هەیانیش بوو بە زیندوکردنەوەی فەرمودەکان بوو هەیانیش بە نوێکردنەوەی بەیعەت لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیارە هەرێک لەمانە بە زۆرێک پێشوازی لێ دەکەن و ئەوەی بینیتان دیارە باز لە سیفەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبوو مەرجی بوو بە سیفاتی ڕاستگۆیی هەبوو بە نەرمونیانی هەبوو بە خۆشەویستی هەبوو بە سیفاتی ڕێزگرتن لە نێوان خۆی و هاوڕێکانی دیارە هەموو سیفاتە جوانانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وڵاتیانی شاری هەولێر باسییان کرد تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ هاوکارم عەبدوڵڵا قەهار بێ خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم و سپاردەی خوا بێ